بەرپرسی پەیوەندەکانی وەزارەتی ئەوقافی هەرێم ڕایگەیاند لەم ماوەیەدا ناوی ئەو کەسانە ئاشکرا دەکەن کە تۆمەتبار کراون بەوەی هاوکاری چەکدارانی داعش دەکەن. بەرپرسی پەیوەندەکانی وەزارەتی ئەوقاف لە هەمان کاتدا نوێنەری ئەوقافە لەو لیژنە تایبەتەی کە بۆ دیکومنتکردنی تاوانەکانی داعش و ڕوبەڕووبوونەوەی بیری تونڕەبی پێکێنراوە ئاماژەی بۆ ئەوەش کرد لیژنەکەیان بەڵگەی تەواوی لەسەر ئەو کەسانە کۆ کردوتەوە و ژمارەیەکیان لە ناوخۆی هەرێمدان و 10 کەسیشیان لە دەرەوەی وڵاتن. یەکێ لە ئەرکە گرنگەکانی ئەوەیە کە دەستنیشانی هەموو ئەو دیکۆمنتانە بکا کە تاوانەکانی داعش بە دیکۆمنتکردنی تاوانەکانی داعش وەجگە لەوە چۆنیەتی ڕۆبەڕووبوونیان لە ڕووی فکریەوە کۆمەڵێک خەڵکن لە کوردستان و کۆمەڵێک کەناڵی ڕاگەاندنیشەیە لە کوردستان و لە دەرەوەی کوردستان ئەمانە بە شێوەیەکی ڕاستەوە خۆ پشگیری داعشەکەن و هاوسۆزی بۆ داعش پیشانەدەن هەندێک جاریش کۆمەکی داراییان بۆ کۆ ئەکەنەوە. ئێمەش لەو چوارچێوە دەستمان بە کاری ورد کردووە و چەند مانگێکە ئێمە لێکۆڵینەوەی وردەکەین و کۆمەڵێک دیکۆمنت و زانیاری زۆر گرنگمان ئامادە کردووە. حکومەتی هەرێم بۆ ڕوبەڕووبوونەوەی بیری تونڕەوی چەند ڕێو شوێنێکی گرتۆتە بەر دوورخستنەوەی ژمارەیەک لە وتاربێژی مزگەوتەکانیش وەک خۆیان دەڵێن لە چوارچێوەی ئەو ڕێشوێنانەدایە. بە وتەی بەرپرسانی وەزارەتی ئەوقاف 500 هاوڵاتی کوردی هەرێم چوونەتە ڕیزەکانی داعشەوە لەو ژمارەیەش تەنها 150 کەسیان گەڕاونەتەوە و 47 بۆ 50 کەسیشیان بێسەر و شوێن و ئەوانی دیکەشیان لە شەڕدا کوژراون. یاساناسێکیش دەڵێت ئەوە کاری ئەو لیژنەیە نییە تا لێکۆڵینەوە بکات و ئەمە پێچەوانەیە و یاسایانەشە کە لە پەرلەمان دەرکراون. دەشڵێت ئەگەر لیژنەکە و کارانە بکات ئەی ئەنجومەنی دادوەری کاری چییە؟ لیژانی گەیشتن بە هەندێک ڕاستی نابێت بێتە لیژان بابڕین ئەڵتەرنەتیڤ یاخود جێگرەوەی ئەو لیژانە تحقیقیانەی کە لە بنەڕەتدا کاری دەسەڵاتی دادوەریە. ئەو لێژنەیە و چەندین لێژنەی هاوشێوەی کە حکوومەت یاخود هەتا لە سەرۆکاتی پەرلەمانیش دروستکراوە یاخود هەتا پەرلەمان خۆی هەندێک لیژانی دروست کردووە خەسڵەتی تحقیقی داونەتێکە ئەوە بۆ خۆی پێچەوانی ئەو یاسایانەیە کە بۆ خۆی ئیقراری کردو. ئیتر ئەو لێژنەیەش هاوشێوەی لێژنەکانی کەیەکە سنووری دەسەڵاتەکان تەجاوزە بۆ دەسەڵاتی دادوەری ئەوەش طبعاً بۆ خۆی پێشێلکردنیەکی نەسێکی دەولی و دەستوریە کە پێی دەگوترێن مەبدەئی فەسلی سوڵەتا دواتە بنەمای جیاکردنی دەسەڵاتەکان جیاکردنەوەی لە یەکتری دەسەڵاتەکان. لیژنەی بە دیکۆمنتکردنی تاوانەکانی داعش و ڕوبەڕووبوونەوەی بیری تونڕەوی لە ئێستەدا بەڵگەکانی کۆکردوتەوە و دەیەوێت هەموو ئەو کەسانە بداتە دادگا کاوکاری داعش دەکەن. بەڵام کێشەی سەرەکی لیژنەکە نەبوونی دادگایەکی تایبەتە بەو کەیسانە. ڕێناس عەلی NRT هەولێر.